کچەکەم تەمەنی 10 ساڵە کێشی نزیکەی 40 کیلۆیە زوو دەماری قاچی کرش دەبێت هۆکار چییە؟ ئایا پێویستی بە وەرگرتنی چارەسەر هەیە؟ کێشی 40 کیلۆ زۆر نییە هەچەنە کەمیش نییە بەڵام لە تەمەنی 10 ساڵی عادەتەن تەمەنی هەڵکشانی باڵا و هەڵکشانی جسمە لەو کاتانەیە مناڵ ئازاری لاقی زۆر بۆ دروست ئەبێت لە ڕاستیدا تا ئێستا هۆکاری سەرەکی ئەمە نەزانراوە پێوتری گرۆین پین یعنی ئازاری گەشەکردن وا دەوتێت گوایە ئێسکی زیاتر گەشە دەکات دەمانەکانی بە هێواشتر گەشە دەکەن ئەم جیاوازیە لە دێژبوون و گەشەکردنەوە دەکات تەشەنوج لە ماسوولکەکانی دروستکات ئەگەر مناڵەکەت ئازارەکەی تەنها لە شەوان هەیە نایگرێنێ لە زووتای نییە ناشەلێت هەز بە شتێکی نامۆ ناکەن لە قاچەکەیە گرەیەکە ئاوسانێکە سووربوونەوەیەکە پێویست بە ترس و دڵە ڕاوکێ ناکات بەڵام ئەگەر هێز شتێک لەو نیشانانەتان هەست پێکرد باشترە پزیشکی پسپۆر بیبینێت. سمارت وەرچەرخانە